بەناوی خوای گەورە و میهرەبان ماڵی ئاوا ئەو کەسەی ماڵی تۆ ئاوا دەکا عەبدی خۆتە و خۆت دەزانی چی لە تۆ داوا دەکات. بەڕێزان و خۆشەویستان، بەناوی ڕێکخراوی خێرخوازی ماڵی هاوکارانەوە بە خێرهاتنی ئێوەی بەڕێزەکەین. ئەم مزگەوتانە کە دەکرێت بە هاوکاری خێرخوازان، بۆیە ئێوەی مسلمان و ئێوەی خێرخواز پەشیمان نەبن لە مزگەوتەکان. بۆیە هاوکاری هەموو شوێنەکان زۆرە، بەد هاوکاری ماڵی خوا ناگرێت لەلایەن حکومەت، لەلایەن هەموو شوێنێکەوە. مزگەوتێک نە مەلایەکی بۆ دابین نەکرێت، نە کارگوزارێک، نە ئیمامێ، نە خەتیبێ، هەمووی بەخۆ بەش ڕواتڕێەوە. نوێژێکە لە مزگەوتە ئەنجام ئەدرێ 27 دەرەجەی هەیە بەسەر نوێژێکە کە لە ماڵە یا لە شوێنکارە بەتەنیا ئینسان ئەنجامی ئەدا و ئەو هەنگاوانەی کە ئینسان هەڵی ئەنا بۆ مزگەوت خوای گەورە هەنگاوێکی بە خێر و چاکە بۆ ئەنووسێ و هەنگاوێک کاتە کەفارەتی گوناهەکانی و هەموو جارێکە دێ بۆ مزگەوت خوای گەورە سفرە و خوانێکی بۆ ئەنووسێ و کاتێ دێتە ناو مزگەوتە تاکو دەرەچێ و ئەگمادان بێ دەست نوێژ نەبێ و خەریک تاعات بێ بەردەوام مەلایکە دوعای خێری بۆ ئەکا و مادام لە تاریکی شەوا بێ بۆ مزگەوت خوای گەورە کاتە ڕووناکی ڕۆژی قیامەتی مادام ئەو هاتنە بۆ نوێژی بەیانی بێ ئەبێتە زمانی لای خوای گەورە ئەبێ تاکوی ئێوارە مادام ئەو لە نوێژی بەیانیە بۆ نوێژی جەماعەت ئامادە بوو دیارە خێر و بەرەکەتی زۆری تایە. جگەلەوە مامۆستای بەڕێزی ئەو مزگەوتە ئەتوانێ ئەو ئینسانانە ئەو بەندانە کە ڕویان لە ماڵی خوا کردووە لەگەڵ خوایە ئاشنایان بکە، وایان لێ بکە کە خوا باش بناسن، کە خوا باش بپەرستن، وایان لێ ئەکا کە نەفسی خۆشیان باش بناسن و بزان ئەرک و ئیشان چێ لەم ژیانەیە و وایان لێ بکە دڵیان گرێ بدا بەیەکەوە هەموو ئەهلی مزگەوت و گەڕەک و شار وایان لێ بکە کە برایەتی و خۆشەویستی و ڕەحم و سۆزیان هەبێ بۆ یەکتری. دیارە ئەو شوێنەیە کە شوێنی دابەزینی فیوضات و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەیە بۆیە لە دەرگای مزگەوت کە دەینە ژوورەوە ئەڵێن اللهم افتح لي أبواب رحمتك. دیارە ئەم شوێنە لەبەر بەرەکەت و پیرۆزی لە هیچ کات و شوێنێکانیە بۆ هیچ کەسێک نییە کە پێویست نەبێ، بۆیە هەرچەندە تەکنەلۆژیا پێش بکەوێ، هەرچەندە ئەم دنیاە خۆی بڕازێنێتەوە، ضرورەتی بەندەکان بە ئەم شوێنە زیاترە، چونکە ئینسان بەس لە لاشە پێک نەهاتووە. داخوازیەکانی مرۆڤێک چۆن لاشەی پێویستی بە شتی چاک و جوانە، بە هەمان شێوە ڕۆحیشی پێویستە بۆی ئاسوودە بێ، چۆن دنیا پێویستە قیامەتیش پێویستە. بۆیە مزگەوتەکان تا قیامەت ضرورەتیان ئەمێنێ بۆ بەندەکان با چەندە ژیان پێش بکەوێت. دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکەم کارێک کە چۆ مەدینە مزگەوتی دروست کرد. ڕاستی ئەم مزگەوتە ئێمە کە لەگەڵ برایانی بەڕێزی ترما کە سەرپەرشتیان کرد و دەستیان پێداوە، ئەم مزگەوتە لە قەزای شەمچەماڵ لە ناحیەی شۆڕش گەرگی پیرادەکانە. ئەم مزگەوتە لە ساڵی 2000 دروست کراوە، بەڵام بەهۆی کۆنی و خراپی مزگەوتەکەەوە خەریک دەڕوخا، بۆیە بە خێرخوازان بە هاوکاری خێرخوازان هەڵسان بە ڕوخاندنی مزگەوتەکە لە یەکی چواری 2017 ئەم مزگەوتە ڕوخێنرا و وەروەها الحەمدوللا لە یەکی یانزەی 2019 کۆتایی بە هەموو ئیشەکانمان هێڵدووە، وەروەها بڕی 170 ملیۆن دیناری تێچووە، هەمووی هاوکاری خێرخوازان کراوە لە ناو دەرەوەی وڵات کە الحەمدوللا سوپاس بەخوای پەروەردگار مزگەوتێکی گەورە ڕووبەرەکەی 3400 مەترە. دارە باوەڕی بەخوای گەورە هەیە و ڕەخەمی ڕۆژی قیامەتی خۆیەتی. خوای گەورە فەرمێ ئینەما یەعمر مەساجد الله من ئامن بالله واليوم الآخر. بەڕاستی ئەو کەسانە بە دڵ و بەگیان ماڵەکانی خوا ئاوەدانەکەنەوە کە باوەڕیان بەخوا هەیە و خەمی قیامەتیانە و خەمی ڕۆژی قیامەتیانە. ئەم مزگەوتە وەختی خۆی کە دروستکرا بە دینارەی خەڵک دروستکرا، کەس هاوکاری نەکرد، بەس هینەکانشی
يعني دیوار و لەبغ و ئەوانەی هەمووی خراپ بوو سەبەکەی تکەیە کرد بەس ئیسا الحەمدوللا خوا پاداش ئەو پیاوانە بداتەوە مامۆستا عەدنان و مامۆستا ئامانج و ئیتر ئەو خەڵکەکەوە هاوکاریە مزگەوتەی کردە بەڕاستی دەخوا بەزیابێ الحەمدوللا ئەو مزگەوتەشمە تەواو بوو ئەوان هاوکاریمانیان کرد مزگەوتەکان سەرچاوی خێرن یەکەم خێری گەورن ئەگەر نەبوون پێویستە لەوانەوە دەست پێ بکرد هەروەک پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کۆچێکا بۆ مەدینە لە مزگەوتەوە دەست پێ ئەکا بەڵام کە مزگەوت هەبوو حەقی خۆیەتی دەست بۆ پرۆژە خێرەکانی تریش بەرین ئەوەندەی کە مسلمانان لە توانە و دەسەڵاتیان هەیە والله ئێمە لەگەڵ دروستکردنی زۆر مزگەوتیان نین بە هیچ شێوەیەک بەڵام ئێمە لەگە هەمەکدا شوێنە گەڕەکان پێویستەکان مزگەوت بکرێ بەڕاستی مزگەوت پێکەوە ژیانە مزگەوت ئەگەر بدەوێت دڵەکان لە یەک نزیک بێتەوە مزگەوت هۆکاری دڵ ئارامبوونی دڵە وەروەها نەمانی کێشە و مەشاکیل ئەگەر خەڵکێک ئاهلی مزگەوت بێ دوور ئەبێ لە کێشە و مەشاکیل بەڕاستی ئەوانەی کە ئاهلی مزگەوتن دایما ئاهلی خێر و چاکەن وەروەها بەڕاستی مزگەوت زەرورەتە بەڵام ئێمە ئەم مزگەوتە بە حەقیقەت ئەم نزیکەی 700 ماڵ لەم دەڤەرەدایە بێ مزگەوت چۆن ئەوێ بمێنێتەوە ئێمە لەگە خودی ئەوانی کە مزگەوت زۆری دروست بکرێ بەڵام لەگەڵ ئەوانی شوێنێک پێویستی بە مزگەوت بێ بکرێ بەڵام ئەگەر شوێنێک لێک گەڕێکێکا 200 مەتری بینێ مزگەوت ئەمە وڵی لە ڕووی شەرعیشەوە جائیز نییە پێمان باش نییە ئەگەر بکرێ لە گەڕەکانە یعنی مسجد دروستێ مزگەوتی بچووک دروستێ بۆی کە هەموو خەڵکێک هەموو گەڕێکێک مەحرومە بێ نێژی جەماعەت و ئەو ئەجر و پاداش و ئەو ڕۆحی دەرونیە سپاس بۆ خوای تەعالا مزگەوتەکان بە بەردەوامی ئەو شوێنن کە لایەنی ڕۆحی لایەنی ئیمانی مرۆڤەکان ئەبوژێننەوە بە گەنج و پیر و بە ئاراستەکردنی حتا منداڵەکانیشەوە دیارە ئەلحەمدولیلا ڕۆڵی هەیە بەڵام ئێمە ئومێد و تەماعمان زیاترە ئومێد دەکەین مامۆستایان زیاتر هەوڵ بدرێ لە بواری خۆیانە بۆ ئەم سەردەمە پێ بگەیەنرێن ئەمجا بخرێنە سەر منبەرەکان بۆ ئەوی بتوان خزمەتێکی زیاتری مسلمانان بکەن کە لەگەڵ ئەم واقع و حاڵ و پێشکەوتنە مادی ئەم سەردەمەیە بگونجێ ضرورەتی ئەوەمان هەیە کە زیاتر کە مزگەوتێک ئەکرێتەوە کەسێکی پێگەیشتووی وا کە توانای ئەوەی هەبێ خزمەت بکان لە سەردەم بەم واقعی ئێستا بخرێتە سەر منبەرەکان فەرقی زۆرە ئەو کاتە 2000 متر بوو ئیستاکە 3400 مترە یعنی ئەم لاولامان پەرژین بێ حیوانی تیا بەخاوە نەکرا بەس ئیستاگا الحەمدوللا هەمووی بۆتە بینای مزگەوت و لەخوا بەزیا بێ یعنی ڕوویەکی شارستانی هەیە بۆ گەڕەکەمان سپاس بۆ خوای پەروەردگار لە دەڤەری سەنگاوە لە دەڤەری سلێمانیدا بەپێی توانای خۆمان هەتاوە گوتوانیمان بێ دەستباری مزگەوتەکانین لە هەر شوێنێکی ئەم کوردستانە توانامان هەبێ هاوکاری مزگەوتەکانەکەین بە حەقیقەت وەروەها لە هەژاران الحەمدوللا هاوکاری خانی هەژارمان کردووە چەندی خانەمان دروست کردووە وەروەها بەپێی توانای خۆشمان هاوکاری قوتابخانەکان و نەخۆشخانەکانیشمان کردووە ڕێگەوبانمان چا کردووە بەڵام ئەمە هۆکارێکە بە حەقیقەت بۆەوەی کە ئێمە بتوانین پێمان خۆ لە خزمەتی دین و ژینی کۆمەلگا بکەین